دۆزینەوەی پاشماوی کەشتیە تێکشکاوەکە بەڵگەیە لە سەربوونی بازرگانی بە کۆیلەکان، تەنانەت دوای تێپەڕبوونی چەند مانگێک لە بڕیاری بینیتۆ جوارێس سەرۆکی مەکسیک بۆ هەڵوەشاندنەوەی کۆیلایەتی لە مەکسیک. بەپێی ئەو بەڵگانەی کە بەدەست هاتوون و بەراورد بە بەڵگە مێژوویەکان، ئەوەی کە دۆزراوەتەوە پاشماوی ئەو کەشتیەیە. یەکێک لەو کەسانی کە لە بەندەری سیزال ژیا بوو ئاماژەی بەوە داوە کە چۆن لە ڕێی کەشتی مایە کە تایبەت بۆ بە بازرگانیکردن بە کۆیلەکان گواستراوەتەوە و هەموو زانیاریەکانی بۆ کڕوونەوەکانی بەوردی باس کردووە و هەموو ئەو کەسەش بووە کە ڕێنوێنی تیمەکانی کرد بۆ دۆزینەوەی پاشماوی کەشتیە تێکشکاوەکە لە دەریادا. پێم وایە کە ئێمە گەیشتوونەتە بەرزترین ئاستی هەڕەمەکەەوە. ئەگەر بمانەوێت دادوەری بەجەستە بکەین، دەبێت بۆنەوەکانی هەموو ئەو کەسانە بگەڕین کە وەک کۆیلە بەکارهێنراون یاخود فێڵیان لێکراوە و بە جۆرێک لە جۆرەکان وەک کۆیلە براون بۆ کوبە و ناوچەکانی تر و دۆزینەوەی ڕێوشوێنەکانی ئاشکراکردنی نەوەکانی ئەو کەسانە.